Wonder Woman, A Wrinkle in Time, The Beguiled ئەوانە تەنها هەندێک لەو فلیمانن کە لەلایەن ئافرەتەوە دەربارەی ئافرەت کراون. ئەوانە پێشکەوتینیان بەخۆیەوە بینی. جوڵانەوەی میتو جەخت لەسەرەوە دەکاتەوە کە هەڵسوکەوتی خراپی سێکسی تەشەنەی کردووە. پرۆفیسۆری زانکۆی جۆرج مەیسن لیسا کۆچ دەڵێت ژنان یەکگرتوون بۆ ژمارەیەکی زۆر و پارەیەکی زۆریان پێدراوە کە ئەو جوڵانەوەیە خەرجیان دەکات. لەگەڵ 300 ژن لە هۆلیوود دەستی پێکرد کە ئەوە بە شێوەیەکی بەرفراوان پەرەیسن. بۆیە 700,000 کرێکاری مێینە کە لە کێڵگەکاندا کاریان دەکرد بەڵێنیاندا پشتگیریان بکەن. ئەوە تەنیا یەکێکە لەو نمونانە کە لە 60 ڕۆژی یەکەمدا پشتگیریەکانیان بەرز بوویەوە کە 21 ملیۆن دۆلاریان بۆ کۆکرایەوە. چالاکەوان و دەرهێنەری فیلم شانلی گوتی ژنانی دەرهێنەر ئەوانەی لە پشت شاشە کار دەکەن لە موچەی یەکسان و بەرهەمهێنانی زیاتر بتوانن دەرفەتی زیاتریان بۆ بەڕەخسێت. کەسێک وەک ئێڤا دۆڤەرنەی کە هونەرمەندێکە فیلمەکان بەرهەم دەهێنێت وای کردووە کە هەموو دەرهێنەرەکان ژن بن. لەگەڵ ئەوەشدا لوو هۆشیاری دەدات لە جچی هەراسانکردنی سێکسی ژنان لە شوێنی کارەکانیان کە زۆر تەشەنەی کردووە کە ئەمەش قورسەوە بە ئاسانی بگۆڕدرێت. کاتێک ناهاوسەنجی لە نێوان دەسەڵاتدا هەبێت دەسەڵات خراپ بەکاردەهێنرێت. 18% ئەوانەی بەشداریان لە بەرهەمهێنانی فیلمدا کردووە وەک بەڕێوەبەر، دەرهێنەر، نووسەرەکان، وێنەگری فیلمە سینەماییەکان و مۆنتاژەکان ژنن. هەردوو لە ژنەکان دەڵێن ئامانج ئەوەیە ئەو یاسایە یەکسانیە بۆ پیشسازی سینەما ببێت بە 50-50 تا ساڵی 2020. بە هەزاران هاتوون بۆ سەنتەری یاسایی نیشتیمانی ئافرەتان لە واشنگتن بۆ هاوکاری یاسایی تا لە بەرامبەر توندوتیژی سێکسی و جیاوازی ڕەگەزیدا بوەستنەوە. بەڕێوەبەری یاسایی سون و چاندی گوتی هەردوو لە جوڵانەوەی میتو شوێنێک بۆ ئەو ژنانەی باشکرا هەڵسوکەوتی خراپیان بەرامبەر کراوە و بزوتنەوەی تایم ئاپ شوێنێک بۆ ئەوانەی کە هەراسانکردنی سێکسی و دەستدرێژیان کراوەتە سەر بە نمونەوەک بیل کاسبی هێنرایە بەردەم دادگا و تاوانبار کرا. ئەوانە هەنگاوی یاسایی گرنگن کە یارمەتی بنیادنانی یەکسانی ڕەگەزی بدات لە هۆلیوود و لە شوێنی تر. وەرگرتنی ژنان بۆ ئەو ڕۆڵانەی کە جاران پیاوان دایان بینی ئەو شتانەیە کە ئێمەش هەوڵی بۆ دەدەین. چاندی دەڵێت هەرچەندە پێشکەوتن بۆ یارمەتی یاسایی ژنان پەرەی سندووە کە شایانی ئەو پشتگیریانن هێشتا زۆر ماوە بیکەن بۆ بەدیهێنانی گۆڕانکاری ڕاستەقینە جا لە شوێنی کارەکانیان بێ یا لە کارگەکان و کێڵگەکان یانش لە شوێنی فلیمەکانی هۆلیوود.